کاتتان باش خوێندکارانی پۆلی حەوتەم. ئەمڕۆژ باسی وانەیەکی تازە ئەکەین لە چاپتەر 4 lesson 9 page 174 circle graph بازنەی ڕوونکردنەوەی. circle graph also called a pie chart و pie chartیشی پێ ئەوترێت shows how a set of data is divided into parts. پیشانمان ئەیات کە چۆن داتاکەمان بەسەر بەشەکانە دابەش ئەبێت. The entire circle contain 100% of the data. یەک بازنەی تەواو لە سەیاسەی داتاکەمان پێک ئەهێنێت. And a sector of the circle represent one part of the entire data set. و هەر کەرتێکی بازنەکەمان چیمان پێپشانەیات؟ هەر بەشێشی داتاکەمان پێپشانەیات. And the size of each sector depict the percentage. و هەر کەرتێکی بازنەکەمان سایزەکەی بەپێی گەورە و بچووکی سایزی ئەو کەرتە ڕێژەی سەدیەکەیمان بۆ ئەخەمڵێنێت. یعنی پارچەکە هەتاوەکو چەندێک گەورە بێت یا بچووک بێت ڕێژەی سەدیەکەی گۆڕێ بەم شێوەیە. The entire circle contain 100 of the data. یەک بازنەی تەواو لە سەیاسەی داتاکەمانە. And the half of the circle یەک پارچەی یان نیوەی بازنەکەمان ئەگەر سێریکەین سێکتەرێکی لێ بۆ تەوانێ کە چەندێکە نیوەیەتی contain 50% of the data. ئەگەر سێریکەن هەتا کەرتەکەمان بچووکتر بێتەوە بازنێکی تەواو بوو بە نیو ڕێژەکەی کەم بۆیەوە بوو بە لە سەیا 50. And 1/4 of the circle و یەک لەسەر چواری بازنەیەک چەنەمان پێپشانەیات 25% لە سەیا 25 بازنەکەمان پێپشانەیە. دیقەتی ئەم کەرتانە بن کە بچووک بوونەوانێ چییە بێت ڕێژەکەشیان یان پەرسەنتێجەکەشیان بچووکە بێتەوانێ کەواتە هەتا سایزەکەی بچووکتر بێت ڕێژەی داتاکەی بچووکترە بێتەوانێ. ئەگەر سیرکەن هەمووی لەسەر یەک وێنە بێت سیرکەن هەر پارچەیەک کام پارچەیە بچووکتر بێت ڕێژەکەی بچووکترە. بۆ نمونە ئەمەیان 10% لە سەیا دەیە سیر بکەین کەرتەکەی سێکتەرەکەی بچووکترە لەوانەی کە بەم شێوەیە سێکتەر داتاکانمان بۆ دەنوێنێت. و هەروەها خوێندکاران ئێگزامپڵەکانی ئەم وانەیە پێویستە لە کلاسا مناقەشەی لەسەر بکەین. واتە من پرسیار بکەم و ئێوەش سێری وێنەکان بکەن و جوابی بەنەوانێ. بۆیە ئەم وانەیە هەڵەگرین بۆ ڕۆژێک کە ئیشەڵا بەیەک گەشتینەوە لە کلاسە ئەو کاتە باسی ئەم وانەیە ئێگزامپڵەکانی ئەکەین. کەواتە ئەچینە سەر چاپتەری تازە chapter 5 plain figure. chapter 5 lesson 1 measuring angle پێوانەی گۆشەکان. First, what is the angle? Angle is the figure formed by two rays meeting at common point which is called vertex. گۆشە بریتیە لە چی؟ لە وێنەیەی کە دروستە بێت کاتێک کە دوو ڕێی بەیەک ئەگەن لە پۆینتێکی هاوبەشە کە ناوی چییە؟ vertex. دوو ڕێیمان هەیە بەیەک گەشتون لە یەک پۆینتە کە پێوترێت vertex. The symbol indicate an angle. ئەم هێمایە واتە چی؟ واتە دەربڕینی گۆشە. For example, if we write ABC with this symbol means the angle ABC. واتە کاتێک کە ABC مان بەم هێمایەوە نووسی یعنی چی؟ یعنی گۆشەی ABC. مەبەستمان ئەم گۆشەیە. و ئاگادار بن ئەو پۆینتەی کە ئەبێ بە vertex لە ناوەڕاستە دەنووسرێت. And if we write M and angle ABC means measure of the angle ABC. یعنی کاتێک کە ئەم ئێمەمان نووسی لەگەڵ گۆشەکەیە بەواتای چیەت؟ بەواتای پێوانەی گۆشەکەیەت، پێوانەی گۆشەی ABC. And
this symbol indicate ڕێی و ئەم هێمایەش بەواتای ڕێیەت. For example, if we write BA with this symbol means the ڕێی BA. واتە چیمان بۆ دەرەبڕێت؟ واتە ڕێی BA. Okay. Angles are measured in degrees. و گۆشە بە چی ئەپێورێت؟ پێوانی گۆشەکان بە پلە ئەکرێت. Degrees are marked by a symbol. You can measure angles with protractor. Protractor چییە؟ گۆشە پێوە کە ئەتوانین پێوانەی گۆشەکانی پێ بکەین. ئەمەش پرۆتراکتەرە کە پێوانەی گۆشەکانی پێ دەکرێت بەم شێوەیە بەکارەهێنرێت. ئاگادار بن ئەمە سنتەرەکەی ئەبێت لەسەر ڤێرتیکسەکە دابنرێت و ئەم خەتە لەگەڵ سایدێکیانە جووت بێت. بەم شێوەیە پێوانەی گۆشەکەمان بۆ دروست دەکات. ئەگەر سیرکەین سایدەکەی تری بەرامبەر چەنە؟ لە نزیکی 28ە و بەم شێوەیە ئەنووسرێت لەسەر ڕەسمەکە 28 دیگری و ئەشتوانین بڵێین measure of angle ABC equal to 28 degrees. و ئەم سمبڵە یەکەی پێوانەی دیگریە. ئێستاش example 1. Use a protractor to find the measure of each angle. گۆشە پێو بەکار بێنە بۆ دۆزینەوەی هەر گۆشەیەک. Part A. Find the measure of DMG. Angle DMG. وەکو وتمان ڤێرتیکسەکە ئەو پۆینتی کە ئەبێ بە ڤێرتیکس دەبێت لە ناوەڕاستی گۆشەکە بنووسرێت کە نووسیمان. چۆن ئەم گۆشەیە پێوانەکەی دۆزینەوە؟ وتمان سەنتەری گۆشە پێوەکە کە ئێرەیە لەسەر چی دایانین؟ لەسەر پۆینتی ڤێرتیکسەکە و ئەم لایەش جووتەکەین لەگەڵ سادێکی گۆشەکەیە بەم شێوەیە ئەگەر سیرکەین گۆشەکەمان بەرامبەر ئەم خەتەیە کە ئەم خەتەش چەنەیە؟ 30. So the measure of angle DMG equal to 30 degrees. Part B. Find the measure of angle GMB. GMB. کەواتە ئەم گۆشەیەی ئەوێت. بەم شێوەیە وتمان بە گۆشە پێوەکە دۆزرێتەوە. ئەگەر سێریکەین کەوتۆتە بینی ئەم دوو خەتەوە کە چەند و چەنە کە بەرامبەر 50 لە نێوان 50 چەندەمان هەیە؟ We have 45. 45. So the measure of angle GMB equal to 45 degrees. بەم شێوەیە بەردەوامە بین. عادی هەر یەکێکتان لە لای خۆتانەوە ئەم دوو گۆشەیەی تر بە گۆشە پێ و بدۆزنەوانێ بزانن هەمان ئەو نرخانەتان بۆ دەرئەچێت. پێش ئەوەی دەست بکەین بە ئێگزامپڵی 2 پێویستە ئەم شتانە بزانین. Adjacent angle. Two angles are adjacent if they have a common vertex and are separated by common ray. دوو گۆشە adjacent دەبن کەی ئەگەر هەمان سەریان هەبێت هەمان vertex پۆینتیان هەبێت and دابەش کرابێتن جیا کرابێتنەوە لە یەک بەچی بە لاینێکی هاوبەش بە ڕێیەکی هاوبەش. ئەگەر سێری ئەم گۆشەیە بکەین ئەم دوو گۆشەیە ئەگەر سێری بکەین گۆشەی ABC کە گۆشە بەم شێوەیە دیاری ئەکرێت گۆشەی ABC لەگەڵ گۆشەی CBD ئەم دوو گۆشەیە چین؟ ئەجەسەندن. کەواتە ئەنگڵ ABC and angle CBD
BD are adjacent. Because they have common vertex and common ray, which is ڕێ هاوبەشەکە چییە لە نێوانیانە؟ BC. کەواتە ڕێی BC هاوبەشە لە نێوانیانە. و ئەگەر سیرکەین کاتێککە دوو گۆشە ئەبن بە ئەجەسنت گۆشەیەکی گەورەمان هەیە کە چییە؟ ABD و ڕێی BC چی کردووە؟ کردوێتی بە دوو بەشەوە. کەواتە ئەگەر هەردوو گۆشەکە کۆ بکەینەوە ئەنجامەکەی کاتە کۆی گۆشە گەورەکە. کەواتە ئەتوانین بڵێین ئەنگڵ ABD equal to ABC angle ABC plus angle CBD کە ئەمەش ئەتوانین وەکو تایبەتمەندیەکی ئاجەسنت ئەنگڵ سەیری بکەین. کاتێک کە دوو گۆشە ئەجەسنت دەبن ئەوە گۆشەیەکی گەورەمان هەبووە کە لاینێک بایسێکتی کردوێتی بە دوو بەشەوە. ئەم دوو گۆشەیە ئەگەر کۆیان بکەینەوە ئەنجامی گۆشە گەورەکەمان بۆ دەرئەکاتەوە. زۆر باشە. ئەنجا congruent angle. لێرە پۆستولیتێکمان هەیە بۆ congruent angle. If two angle congruent ئەگەر دوو گۆشە congruent بن then they have the same measure. ئەوە هەمان پێوانەیان هەیە. و خاڵێکی ترەڵێ چی؟ پۆستولیتی دووەمان if two angle have some measure then they are congruent. و بە پێچەوانەشەوە ئەگەر هەردوو گۆشەیە کە هەمان پێوانەیان هەبوو ئەتوانین بڵێین ئەو دوو گۆشەیە چین؟ congruentن. Use similar symbol to indicate congruent angle. و بەم شێوەیە دوو گۆشە کە هەمان پێوانەیان هەبێ بەم خەتە کە سیمیلەری پێوترێت دیاریەکرێن واتە ئەم گۆشەیە هەمان مێژەری ئەو گۆشەیی هەیە. زۆر باشە. ئێستاش example 2. Example 2 ئەڵێ چی؟ Use the figure at right. ئەڵێ ئەم وێنەیەی لای ڕاست بەکار بێنە بۆچی؟ بۆ جوابانەوەی ئەم پرسیارانە. A. Name two adjacent angle. دوو گۆشەی ئەجەسنت ناو بنێ. ئەگەر سیرکەین گۆشەی ئەجەسنتمان زۆرە. بۆ نمونە for example BDN لەگەڵ NDM ئەم دوو گۆشەیە ئەجەسنتن and MDN لەگەڵ MDK وە گۆشەیەکی تریشمانەیە کە چییە؟ DKDL لەگەڵ LDB. بەدڵی خۆت هەر کامێک لەمانە ئەنووسیت ئەتوانیت. For example we have MDN angle MDN and MDN and MDK. Are adjacent. Why? Because they have common vertex and common
ڕێی which is کام ڕێ هاوبەشە لە نێوانیانە DM بەم شێوەیە. Part B Name two congruent angle ناوی دوو congruent angle بنێ. ئەگەر سێریکەین congruent angle چی بوو؟ وتمان چی لە پۆستولیت یەکەمە if two angle are congruent then they have the same measure و لە پۆستولیتی دووەمە وتمان if two angle have the same measure then they are congruent کەواتە ئەم ئەڵێ دوو گۆشەی کۆنگرنتم بەرێ کەواتە ئەگەر ئێمە دوو گۆشە بدۆزینەوە کە هەمان مێژەریان هەبێ ئەتوانین بڵێ کۆنگرنتن. ئەگەر سێری وێنەکە بکەن دوو گۆشەمان هەیە کە بۆمان دیاری کراوە وەکو پێم وتن بە سیمیلەر دیاری ئەکرێت کە ئەوە واتە و دوو گۆشەیە هەمان مێژەریان هەیە کەواتە ئەم دوو گۆشەیە چین کۆنگرنتن کەواتە measure of NDB equal to 45 degrees and measure of KDL equal to 45 degree هەردووکیان چەنن 45 so کەواتە measure of NDB equal to measure of KDL. So we say that if two angles have the same measure then they are congruent. كواتا NDB the angle NDB and بەشێوەیەکی جوانتر بینووسین the angle NDB and KDL are congruent because they have same measure. ولقيسي عليتي MDN and NDB are congruent. MDN and NDB are congruent. Find measure of MDB. Find measure of MDB. على MDN لقل NDB چین congruenten. چی بدۆزەرەوانێ پێوانەی MDB. زۆر باشە. مادەم ئەم دوو گۆشەیە کۆنگرنتن کەواتە چی بۆ تۆ دەرئەخات ئەوە بۆ تۆ دەرەخات کە هەمان پێوانەیان هەیە. پۆستولیت یەک ئەڵێ if two angles are congruent then they have same measure. کەواتە MDN and NDB are congruent. So measure of MDN equal to measure of NDB. بۆچی؟ لەبەرەوەی کۆنگرنتن کە کۆنگرنت بن کەواتە هەمان پێوانەیان هەیە. ئێستا NDB لەگەڵ MDN هەمان پێوانەیان هەیە. NDB 45 کە دراوە 45 degrees کەواتە ئەمیش equal to
45 کەواتە MDN equal to 45 degrees. Okay. ئێستا BDN لەگەڵ NDM ئەم دوو گۆشەیە چین؟ ئەجەستن ئەنگڵن. ئەم دوو گۆشەیە ئەجەستن ئەنگڵن کەواتە MDN لەگەڵ NDB بێجگەلەوەی کە کۆنگرێنتن ئێمە ئازانین ئەجەستن ئەنگڵن. Why? Because they have a common vertex and common ray. هەمان سەریان هەیە و ڕێیەکی هاوبەشیشیان هەیە کەواتە MDN angle MDN and NDB are adjacent. وتمان ئەگەر دوو گۆشە ئەجەسنت بن کەواتە ڕێک گۆشەیەکی گەورەی کردووە بە دوولەتەوە. ئەگەر هەردوو گۆشەکە کۆ بکەینەوە ئەکاتە گۆشە گەورەکەیان. ئەمە یەکێک بوو لە خاسیەتەکانی ئەجەسنت ئەنگڵ. کەواتە MDN plus ئەنگڵ NDB ئەگەر MDN لەگەڵ NDB کۆ بکەینەوە ئەکاتە گۆشە گەورەکە کە چییە؟ MDB equal to MDB. MDN چەنە بوو؟ 45 degree plus NDB چەنە بوو؟ NDBش 45 degrees. NDB 45 و MDNیش چەنە؟ 45. بەچیا زانیمان بۆی کە درابوو کە کۆنگرێنتن equal to MDB. 45 plus 45 equal to 19 degree equal to MDB angle MDB کەواتە گۆشەی MDB چەنەیە؟ 90ە کەواتە توانین بەم شێوەیەش بینووسین MDB equal to 90 degrees. Part D. Show that angle MDN and KDL are congruent. ئەڵێ پیشانی بدا گۆشەی MDN and KDL are congruent. ئێمە لە پۆستولیتی دووەم وتمان چی؟ If two angles have the same measure then they are congruent. ئەگەر دوو گۆشە هەمان مێژەریان هەبێت هەمان پلەیان هەبێت ئەوە congruentن. ئەگەر بیرتان بێت لە لقی سیا وتمان چی؟ MDN لەگەڵ NDB هەردووکیان congruentن. لەوەشەوە دۆزیمانەوە کە MDN مێژەرەکەی چەنە؟ 45 degrees. So the measure of MDN equal to 45 degrees and KDL, the measure of KDL also equal to 45 degrees. So then MDN and KDL are congruent. Why? Because they have the same angle. Why? Because they have the same measure. وهروها خوێندکاران ئەکسەرسایزەکان ژمارەیەک هەتاکو ژمارە 18 هۆموۆرکە تەنها ئۆدەکان